بسم الله الرحمن الرحيم. فرمودەی ژمارە یەک. دووبارە سپاسی خواکەین کە هیدایەتی داین بۆ ئەوەی خزمەتی فەرمایشتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. بەڕێزان، لەم ڤیدیۆیانەدا ئێمە دەقی فەرمودەکان ناخوێنینەوە مەگە زۆر پێویستمان نەبێت، چونکە ئینشاءالله هەموو کەسانێک کە گوێبیستی ئەم ڤیدیۆیانە بن ئەبنە بینەرمان تەواویان کە بەشداربووانی پرۆژەی نووری جیهانن هێدی فەرمودەکانیان لەبەر کردووە و لە ناخی دڵیانەوە وشەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێنەوە هزریان. ئێستا با بچینە ناوەڕۆکی فەرمودەکە. بەڕێزان، زۆر سپاسی دانەرانی ئەو کتێباکەین کە ئەم فەرمودەیان کردووە بە یەکەمین و بەدەستپێکی ئەم پرۆژەیە. پێویستە هەموومان بیرخۆمانی بخەینەوە بۆچی بەشدارم لە پرۆژەی نووری جیهان؟ ئایا لە پێناو ئاخیرەت، لە پێناو ئەو دنیا و قیامەت، لە پێناو ڕازیکردنی خوایە، یاخود لە پێناو دنیا ناوبانگێک شانازیکردنێک بەخۆوە یان دەستکەوتێکی مادی تەنها و تەنها لە پێناو ئەوانەیە؟ ئەو پرسیارە پێویستە هەموو بەشداربوویەکی پرۆژەی نووری جیهان لە بچووکترینەوە تا گەورەترین تەمەن لە خۆی بکە، چونکە ئەمە باسی فەرمودەی پێغەمبەری خوایە و صلی الله عليه وسلم ناتوانی لە پێناو دنیادا خەریکی بین. ئاگامان لێبێ دەبێت تەنها ئامانج لە زانست، لە فەرمودە و لە ئاەت لەسەر قاڵبوون بە دینەوە خودی دین بێ، ئامانجەکانی دین بێ کە بەدەستهێنانی ڕەزامەندی خوایە. ئایا بۆ خەڵاتەکان هاتوین؟ ئاسایی دڵمان بۆ خۆش بێ کە خەڵات وەربگرین، ئاسایی خەڵات هاندەرمان بێت لەوەی کە بەشدار بین لە پرۆژەکە. بەڵام بە قیاسێک بدۆزینەوە بۆ ئەوەی هەڵسەنگاندنیە بکەین بۆ نیەتەکانمان. ئەم پرسیارە با لە خۆمان بکەین، هەموویش لە خۆم یەکەم، هەمومان بێکەوە. ئایا ئەگەر بڕیار وابێ، ئەگەر غەیبمان بۆ دەرکەوێت و بزانین بێگومان ئێمە خەڵاتەکان نابینەوە، طبعا من بەسم خەڵاتی عمرەکان نییە، چونکە خەڵاتی عمرە ئەگەر گەورەترین ئامانجیشمان بێ خۆی یەکێکە لە عیبادەتەکان و هەر لە پێناو خوایە ئینشاءالله. بەڵام خەڵاتە مادیەکان و دیارە مۆبایل و ئەلکترۆنیەکان، ئایا گەر لە خواوە گرنتیەکمان بۆ بێت کە ئێمە هیچ خەڵاتێکمان لەم پرۆژەیە دەست ناکەوێت، ئایا واز لە فەرمودەکان ئەهێنین یاخود نا؟ ئەگەر وەڵامەکەمان بەڵێ و وازهێنانە، ئەوە پەنا بەخوا بگرین، پێویستە دووبارە مڕاجعینیەتمان بکەینەوە. بە هەمان شێوە نابێ ئەگەر ئامانجەکەمان مادە بۆ تام دەقەیە ئێستا ئەم قسانە سارمان بکاتەوە بڵێن وەڵا خۆ ئێمە تازە هەر بە مادەکە هاتوین، با واز بێنین، با گوناحبار نەبین، با خوا نەمانگرێ لەسەری. نەخێر، بەڵکو پێویستە مڕاجعینیەتەکە بکەینەوە بۆ ئەوەی بیکەین لە پێناو خوایە، نەک لە ترسی ئەوە هەروازی لێ بێنین، بەڵکو پێویستە هیممەتمان بەرزتر بێت و ئامانجەکەمان قیامەت بێ بووی. ئێمە ئەبێ خەڵاتەکانمان بێت لە پێناو خودی ڕازیکردنی خوا، پارە بەدەست بێنین بۆی خێری پێ بکەین، مۆبایلەکانمان ببەرینەوە بۆ ئەوەی ذکر و فکر و قورئان و کتێب و عیلم و شەرع و داوای تیا بکەین بە ئیزنی خوای گەورە. ئاگامان لێبێ ئەبێ دوعا بکەین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆی ئەم فەرمودەی جێبەجێ کردووە: ربنا لا تجعل الدنيا أكبر همنا. يا الله، يا الله خوایە دنیا نەکەی بە گەورەترین ئاوات و ئارەزوومان، نەیکەی بە گەورەترین ئامانجمان. خوایە بمانکەی بۆ کەسانەی کە لە پێناو قیامەتدا دنیامان ئەوێ دنیاکەین بە وەسیلە و تۆی پێڕازیەکەین. ئامین ئامین. والسلام عليكم ورحمة الله.